چەند مانگەیەک بەر لە ئێستا حکوومەتی هەرێم بڕیاریدا بە تەواوی پەتی پەیوەندیەکانی لە مەسەلەی گرێبەستە نەوتیەکان لەگەڵ عێراقدا بپچڕێنێت. هەرێم پێی وابوو ئەگەر سەربەخۆ نەوتی خۆی بفرۆشێت ئیدی دەستی بە تەواوی لە بەغدا بەردەبێت. بەڵام دوای ماوەیەکی کەم لە پچڕانی ئەو پەیوەندیە خەریکە هەرێم بە شەرمەوە دەگەڕێتەوە بۆ نێو باوەشی بەغداد. بە برسێکی باڵای یەکێتیش دەڵێت هەر لە سەرەتاوە هەرێم هەڵەبوو لە پچڕانی پەیوەندی لەگەڵ بەغداد، چونکە تا ئێستاش چارەسەری کێشە سیاسی و ئابووریەکانی هەرێم لای ناوەندە. نرخی نەو بەرزە بێتەوە نزمە بێتەوە، نرخی دراو، نرخی دینار، نرخی بازار بەم شێوە بمێنێ. ئێستا باشترین چارەسەرەوەیە بچین گفتوگۆیەکی مەسئولانە لەسەر نەوت و غاز بکەین و لەگەڵ بەغار ڕێکەوین. ئەمە کێشەی بودجە و موچەی ئێمە ئاسانتر چارەسەرەکە، وەکو چاوەڕوان بکەین 500,000 بەرمیل نەوت بگاتە 700,000 بەرمیل نەوتیش لەم دۆخە باوەڕاکەم بتوانێت لەو ئاستە چارەسەریکە کە لە ساڵانی یەکەمی بودجەکەمان قەناعەتم وایە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ ئەمەلێکی بە بەغا نەماوە، هیچ هیوایەکی بە بەغا نییە بەڕاستی، یانی نایەوێت هیواکانی لەسەر بەغا هەڵبچێنێ بە حەقە. باڵی قەناعەت و ڕوانگە و دیتی پارتی بەرامبەر بە بەغا. قەناعەتم وایە ینی پارتی دەستی لە بەغا شتووە بەڕاستی. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە هیچ کێشەیەکی لەگەڵ بەغدا نەبووە، بەڵام لەبەر دڵی هەوبەشەکەی کە پارتیە خۆی بێدەنگ کردووە. بەڵام لە ئێستادا باشکرا دەڵێت ڕزگاربوونی هەرێم لە کێشە سیاسی و ئابووریەکان گەڕانەوەیە بۆ بەغداد. بۆیە بەنیازە لەسەر ئەو پرسە لە چەند ڕۆژی داهاتوودا لەگەڵ پارتی کۆ ببنەوە. لە چەند مانگی ڕابردوودا هەرێمی کوردستان چەندی سەردانی بۆ بەغدا هەبووە لەسەر پرسی نەوت، بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە. ئێستا هەوڵێکی تازە هەیە بۆ ئاشکردنەوەی بەغدا کە دەوترێت لە هەرێم زیز بووە. بەڵام دیار نییە ئاخۆ ماچی ئەم جارەی نێچیروان بارزانی و عەبادی ماچی ئاشبوونەوەی یەکجارەکیە یاخود لەسەر هەڵوێستەکانی پێشویان بەردەوام دەبێن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیان، سلێمانی.